هەوڵەکان بەردەوامن بۆ کوژانەوەی ئاگرەکانی تورکیا و یۆنان. ناردنەوەی 24 دیپلۆماتی ڕووسیایی لە ئەمریکاوە. کێشخانەیەک لە مووسڵ خواردن بە خۆڕایی دابەش دەکات. بەندیەی بەڵێن ساڵە هاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. سلااف و ڕێزێ من ساڵح دەمی جەرجیش بووە بینەرن هێژا فەرمۆ ئەم بە ئاگرن دارستانên Tirkiye و Yunanistanê dest pê bikin. Li Tirkiye ev bû 13 rojin agirên mezin gurbûne ku tîmên agirkuştinê hîn hewl didine li du cihan wan agiran vemirînin li parêzgeha Mogla. Agirên daristanan li Tirkiye roja 28 meha borî dest pê kir di encama pêleka germeya tund de li bêhtirîn nîvê parêzgehên Tirkiye. Herî kêm 8 kes û hejmarek mezin ya sewalan hatine kuştin. Gelek gund û havîngeh hatine valakirin û xelk ji bo selametiyê berê xwe didin qeraxên deryayê. Li Yunanistanê jî tîmên agirkuştinê bo roja heştan ku hewl didine agiran li duyem mezintirîn giravê ve hewînin. Agirên ku Serokwezîrê Welêt wekû karasata xwaristiya bêhempa binavkirin duman û xweliya wan li girava Evya ezmanê deverê tarî kir. Agirekî ku roja seyê meha borî vê mehê dest pê kir ew yê herî mezin e di nav bi sedan agir de ku gelek mal û kargeh şewitandin û bi sedan kes neçar kirin ku ji deverê birevin. هەوڵاتیەکی ئێرانی لە ستۆکهۆڵم دادگایی دەکرێت بە تاوانەکانی جەنگ و هەروەها کوشتنیش هاوکاتی دواقۆناغی شەڕی ساڵانی هەشتاکانی عێراق ئێران. ئەم دادگاییکردنەی حەمید نووری هەر تەنها پاش چەند ڕۆژێکە لەوەی ئیبراهیم ڕەئیسی کۆنەپارێزی توندڕەوی ئێرانی پۆستی سەرۆکایەتی وەرگرتووە. ڕەئیسی وەک دادپارێزێک بەشێک بووە لەوەی بە لیژنەی مەرگ ناودێرک دەکرێت لە ئێراندا کە لە کۆتایی شەڕی عێراقێراندا لە ساڵی 1970دا سزای مەرگی بەسەر نزیکەی 5,000 کەسدا سەپاند. بەپێی دادپارێزانی وڵاتی سوید حەمید نووری یاریدەدەری جێگیری دادپارێز بووە لە زیندانی گۆهرداشت لە نزیک شاری کەرەجەوە و دەشڵێن لەو زیندانەدا کاری درڕندانەی کردووە. دەگوترێت ئایەتوڵڵا خومەینی ڕابەری باڵای ئەو کاتەی کۆماری ئیسلامی فەرمانی مردنی هەموو ئەو ژیراوانەی داوە کە هاوسۆزی یان لایەنگری ڕێکخراوی موجاهیدینی خەڵق بوون. دادپارێزانی وڵاتی سوید دەڵێن ئەو فەرمانەی خومەینی لە ڕۆژی 30 مانگی حوتەوە تا 16 مانگی هەشتی ساڵی 1970 جێبەجێ کراوە و حەمید نووری بەشداری لە جێبەجێکردنی ئەو بڕیارەدا کردووە. گروپا تەروریست داعش هەوڵ دەدە ژنوڤا ئارتێشا خوا ئاوا بکە بە ڕیا چەکدارکردن و بکارانینا زارۆک و گێنجان ku gelekan ciwan ji kampên derbederan li Bakur û Rojhilatê Sûriyê direvîne û li beyabana dêrezorê rahênanê ji wan re dike. Li gor raporteka agahdariya leşkeriya Amerîka, ev yek çi qas me tirsîdar e û ji bo rawestana wê çi pêwîst e? Ji bo şîrovekirina vê mijarên ha Diktor Mahmud Abbas şîrovekarê siyasî ji wilayeta Texasê biriya Skype bi me re ye. Dem baş Diktor Mahmud, ev raporta agadariya Amerîka ku hefteya borî hatibû belavkirin çi qas ciddî tê berçavgirtin li ser erdê? دما باش به البهارت کن گله کی دیجیدیا امریکا دورده گله کی پیوندیه وینا او برجواندیه وینا دورده گله کی خورتن جبروجی از بهارت کن و کوي واره کی گله کی گونده دریوبریا بایدن نودا به تایبت جبرگو هن اف خالها به دواره کی ده و فشارکی بردسر هبونا هێزە ئەمریکی هندروی سووری دە پشتی گۆ خۆش ئەفغانستانی دەکشی
يعني وبشتي جو بيوديه وينا بحكومة عراق رتشيبو انه لشكري مد عراقي داوي من لشكري كي بس جبوي شورمنديه نجبوني اريشي يعني جبوني باراستنا قال لي عراقي وكا جوبرين هاتا جوتن دما كا جود هندروي سويدا وهبونا امريكي جوا هبوني سراكبي لهندروي رجلاتنا نافين ده افكاري هاي جوتي كرن امريكا ولو نادي خويا كرن بس ميزين انه دستن البشتوي هنا جبوني في شاركه بردستر هندروي يعني هبونا امريكا درجلاتي فراتي ده باش دكتور محمود ببور از آخرتنا تدبرم يعني امریکا سرکردایتی کولاسیون که شست هفته ولاتی لدجی و گروپا تروریست لسوریه و عراق دکه يعني اگر اف روش هيا اگر راستيجي جارك دن داعش خوفدگرين سر هاف و خاكم دك سر هاف ودمت شما امريكايان كواليسيون انا نتويج تكي جديد سر عردنا كن يعني ام بيجن بالتمامي جروب تيغنابن از باور دکم تیشن کرنکاک ده هرما گو اینو دد بندستی امریکیه ده یا بندستی قصدی ده دد بندستی ربریا خسر ده کاری باش تکرن ترید میزین بری هفتی که هنگ جدبون خصنا ناف و کسید هندروی کامپا هولی ده برن کامپنا باشقه حتی هنگ يعني ترامبيلي امريكي بخوا بيرابونا او بتكاري بيجي لشكري امريكي بخو بيرابو او كاسي هاي جو يعني وكا غوتي ميزان انه غريدانا وابدا 10 هاي يا غوبرينها هاتبونا قرتن من نافي دا 10 ميزان شيان درنا او خصنا ناف كامبا كباش جددا بس كاسي كو ند هندروي بن دستي ادبيجن يعني او جغرافيا امريكيه او تشانيري دويتي كرنج برغو انه او هرم دكافي دستي برجيم بشار اسد بندستي دي ايراني بندستي روسيا ده از بهورت برجوانديا ايراني وروسي دفرده هيا جو او هز نوي بمراندن وحتى الاليكي ديج كتلميزاندن از باورتكم امريكي دميزين انه افاها هيا في الشارك تركي كيف شارد بردستر حبونا امريكا هندر بتكليونا بقصدرا يعني امريكا يعني دنافا كامبان دا ام دزان تايبتيجي كامبا هولا يك جوان كامبانا كود بيجن يعني وان رابورتا باغاداري امريكا بحسب كيش كريه كو كامبا هولا يك جهين هري جرما كوتيدا ام بيجن راديكاليزم ام بيجن تندرويه داعش بهتر خرد به ودمه تشتفي بكرن دنافا كامبا دا جبو نهيشتنا فيكي يعني طبعا الجور ميزاندنا ما بتيبت جرك اجدس بيك ده او كاسيغو مثلا باغوز هاتنا قرتن او كاسيغو بشدنا شرد هاتنا قرتن دفنا في هولير دفنا في دي داعش ده وقتو شر نقبا داعش وريفبريا خسر ده جرك هنجا وكامبك خاص بوا هاتوانا تشيكرن نكتبنا نافا كاسي سيفيل ده هاتنا قرتن افاها شاشيتيكو از باورتكم ايرو امريكي وقتو انا او قصد فبرا او كاسي هاج ذكرنا وحتى داخوازيك قصد جهات يكرن انه وانات خوازن دولة يعني يكيتيانا دولتي جو باجدار ببي داوانا دغهي بكن حتى وانا بخنا محكمه ده يعني محكمه دسبي بكن جبوني وانا جد بكن جهولي ابنا يك ريه هري سركيا جركا فاكسي جو انه دزانن انه ابيها غريداني وابري بداعش بواره كارتن بواره شركرن جركا او كومباكا باش قدنا بعد تشبي يك جي ياد دوا جركا محكمه ببن يعني محكمة ببن كافيها كاسوي بين بردانيا بين دبن يعني دبن وقوتي ناف دولتي ده بين حبس كرين ياد بن دسي قصد بميني طبعا لبدا خالك قالك جرين هيا جبرجو انه قالك دولتي جو مثلا اوي بيركي وازاروكي وانا دبن دسي جوا ولاتي انا حتى دكتور في درباره ده ام ديزاين كو يعني قصد بخوا يعني هزي سوريا ديمقراط هسد وامريكا جي حتى قالك بانج لوان ولاتان كركو كو ام بيجن ولاتين خوين كو تفلي داعش بوي ورجرن ورجرتنا فان ولاتان جبو ولاتين خوين تفي داعش بوي شقا زوري لسر عرضه ده سر هزي سوريا ديمقراط سر حتى امريكا كو قاربن ام بيجن في جروبي تنبك اللي ودري
براسي قالك جراني قالك مازن كيف تيبت جراني كمازن دي ريفبريا خسر جبرجو اول ايكاريا ابوريجنا دولتي جوار نايغو في كامبا خوشك بباريزن يا يعني خوشك بمشين يا چعنيري كمازن دناواده بكن بكاتشي كارتي كرن جبرجو قالك جارا انه شدر كتنا انه حتى ديفيجن دي بي جروب هندروي هذا هنا كاركي جرينجي لشكري رمياري دكن جووني داعش فكرين وقت قوتا بيشكش کرد دەستپێکێدا ئەو کارێک و ئیرۆ مەسەن لە بادیەت شام تێکردن و ڕێگروپ نۆکەختێک و نوکە خۆت ئاوا دکن گەلک جا دەبێژن دەبێ تێکلید ناڤراوە کەسێت دروێ یعنی کامپا هەولێردا و ناوادا دکتۆر ببوورە دەمامە کێمە تە دەبێژی جارێکە دن وێ داعش دیسا بەهێز ببە ینی ئەو ئیمکان هەیە کو جارێکە دن دیسا هێز ببە و هەنێک ناوچە کۆنتترۆلژی بکە ئەگەر کورتی بەرسەوان بدی ناقاك صالح حزنا بهورم دوي دردا بس هنك وي نابي بينين وكنا منا شفره بشين جبوني زور دستي بكن بس ازنا بهورم بكوي اواسطاي او وطاي جو انه وغري وكبري وفشارك بردي سر هرما كردستاني يعني قصد يا ريفبريا خسر يا هبونا امريكا دروجلاتي فراتيش برغو هبونا امريكا زي بينا بكردي بيجم هبونا امريكا ايرو دروجلاتي فراتي دقلك انه تشوي هنا يعني باراسنا اسرائيل تدهيا هبونا ايرانيات هندروي سوري دهيا بيش روجا سوري هاتي دهيا خالة زلال بو دكتور محمود عباس شیرۆڤەکاری سیاسی تێژویلاتە تێکساسی بمرابووی دەمات گەلک سپاس بۆ دەماتێ سەرچاوی من خۆشکیدا نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. ئەناتۆلی ئەنتۆنۆڤ باڵیۆزی رووسیا بۆ ئەمریکا دەڵێت واشنگتن داوای لە 24 دیپلۆماتی رووسایی کردووە ئەمریکا جێبهێڵن پاش ئەوەی ڤیزاکانیان لەم مانجینۆیەدا بەسەر دەچێت. هەر چۆنێک بێ ئەم بڕیارە بە ماوەیەکی کەم پاش ناچارکردنی باڵیۆزخانەی ئەمریکا بوو لە مۆسکۆ بۆ دەرکردنی دەیان کارمەندی رووسایی لە باڵیۆزخانەکەدا. بەرپرسانی ئەمریکایی دەڵێن هیچ گەمەیەکی سیاسی لە پشتی بڕیارەکەەوە نییە ئەوەی داوا لە 24 دیپلۆمەتکاری رووسایی دەکات هەتا سێ مانگی نۆ ئەمریکا بەجێبهێڵن. وتەبێژی وەزارەتی دەرۆی ئەمریکا نێت پرایس گوتی بڕیارەکە هەمووی بەشێکە لە نوێکردنەوەی پرۆسەی ڤیزە و ئەو دیپلۆماتکارە رووسیانی لە ئەمریکا کار دەکەن دەبێت بە 3 ساڵ جارێک بۆ پرۆسەیەدا تێپەڕن. ماوەی 3 ساڵ بۆ بەکاربوونی ڤیزا بۆ رووسەکان شتێکی نوێ نییە. کاتێک ماوەی ڤیزەکە بەسەرچێت چاوەڕانەکرێت ئەو کەسانە ئەمریکا بەجێبێڵن یان داوای درێژکردنەوەی ماوەی ڤیزەکانیان بکەن. بەڵام بەرپرسانی رووسی دەڵێن لە ڕاستیدا ئەمریکا هاوڵاتیانی رووسی ناچار دەکات ئەمریکا بەجێبهێڵن چونکە وەک دەڵێن بەهۆی توندکردنی پرۆسەی وەرگرتنی ڤیزەوەیە. ئەم هەنگاوەی ئەمریکا بە ماوەیەکی کەم دوای ئەوە دێت کە رووسیا قەدەغەی سەپاندە سەر ئەمریکا کە نەتوانێت هاوڵاتیانی رووسی و هەروەها هاوڵاتیانی لایەنی سێهەم بۆ کارکردن لە نێو باڵۆزخانەی ئەمریکا لە مۆسکۆ بەکاربێنێت. ئەو هەنگاوەی رووسیا ئەمریکای ناچار کرد پتر لە 180 کارمەندی خۆجێیی دەربکات. مەسەلەی ڤیزە زۆر گرنگە. خوێندکارانی رووسی و هاوڵاتیانیان ئەوانی دایانوێت سەردانی ئەمریکا بکەن. لێرە بە هەمان شێوە پێویستیان بە ڤیزەیە بۆ هاتن بۆ ئەمریکا و داواکاری لەسەر باڵۆزخانەکە زۆرە. تەنانەت باڵۆزخانەیەکی گەورەی وەک ئەوەی لە مۆسکۆ هەر بۆیە پێویست بە یارمەتی زیاتر هەیە. بەواتای ئەوەی کە حکوومەتی ئەمریکا هاوڵاتی خۆجێی رووسی بەکرێ دەگرێت دوای وەرگرتنی مۆڵەتی کارکردن بۆ ئەوانی کاری زۆر گرنگ بە ئەنجام دەگەێنن ئەوانە زۆر جار یارمەتی دەرن لە ڕاپەڕاندنی ڤیزە. ئەمەش هەنگاوێکە بۆ هاوکاری باشتر. پلانی کرملن بۆ ڕێگەنەدان بە هاوڵاتیانی رووسی کار لە باڵۆزخانەی ئەمریکادا بکەن لە مانگی 4دا ڕاگەیەندرا. تەواوی ئەمانە بەشێکە لە شەڕێکی دیپلۆماتی لە مێژینە بە ئاستێکی نزم لە نێوان واشنگتن و مۆسکۆ ئەوەی لە سەروەختی بەڕێوەبەراتی ترەمپەوە بەردەوام بووە. ئەم شەڕە دیپلۆماتیایی بگرە و بێنەیە لە مانگی 3 ساڵی 2021دا گەیشتە لوتکە کاتێک ئەنەتۆلی ئەنتۆنۆڤ باڵیۆزی رووسیا بۆ ئەمریکا بۆ ڕاوێژکردن گەڕایەوە بۆ رووسیا و دواتر جۆن سۆلڤن باڵیۆزی ئەمریکا بۆ رووسیا پێی گوترا بۆ ڕێنمایی پێدانی بگەڕێتەوە بۆ واشنگتن. هەردوو وڵات باڵیۆزانی ئەمریکا و رووسیا گەڕانەوە بۆ شوێنەکانیان بەڵام پەیوەندەکانی نێوانی هەردوو وڵات بە ساردی مایەوە. کرملن سیاسەتی زۆر مەترسیدار پەیرۆ دەکات. ئەوانەی دژ بە بەرژەوەندەکانمان و پێویستە ڕێکارە گرنگەکانمان تۆکمە بن و ئەو سیاسەتانی رووسیا ڕاگرین. وەرای ئاڵوگۆڕی دیپلۆماتی بەرپرسان لە مۆسکۆ و واشنگتن دەڵێن ئەوان وابەستەی هاوبەشیکردنی بەردەوامن بە ئاستێکی بەرین لەسەر مەسەلە استراتیژیەکان.
لباکور رجلات سوریه در بدرین پارێزگەها دێرەزۆرێ لە کامپا عریشان ناخوازن vegrin cihu malên xwe û ew sedemên vêyekê vedigerînin ser tirsa wan ji tolhildana mezhebî. Piraniya wan derbideran ji herêmên bin destelatdariya rejîma Sûriye û mîlîtanên girîdayî Îranê reviyane. Pemnêrê Melqamişlo agahiyên bêhtir hene. Ez bêtirî salekê ye got geştên derketinê ji kampa Erîşa li Bakurê Sûriyê ya taybet bi derbiderên Dêra Zorê rawestiyane. Li gorî derbiderên Dêra Zorê got piraniya wan ji deverên gojêr destelatdara rejîma Sûriyê û milîsên mezhebî yê Îranê ne. Ebu Muhammed navê wî nerast e rûspiyekî hozên herêma Dêra Zorê ye. Dibêje got rêgirên ber vegera bi ewle pirin ya herî zehmet tolhildana mezhebî ye. طبعا بانتقام طائفي لانه البشقه بلê tolên mezhebî hene ji xwe tu beşê wê yê duyem dizane. Li wê derê gelek milîs hene, Îranî hene û her wiha dîfaal wetanî tev bûne ji xelkê deverê. Xelk bi xwe tolê ji hev heltînin. الاهالي تنتقم هم من بعض. Dêra Zorê çemê Firatê wê dike du beş. Rojavayê çem gojêr destelata rejîma Sûrî û milîsên mezhebî yê Îranê de ye. Her wisa rojhilatî çem gojêr destê Hêzên Sûriya Demokratîk û Encûmana Leşkerî ya Dêra Zorê de ye. Ne tenê tolên mezhebî sedema nevegerê ye. Tolên navxweyî di nava êlên û hozên Ereban de li ser bingeha piştgiriya Daişê di dema destelatdariya wê li wê deverê ew jî sedemên serekene ji bo got derbiderên Dêra Zorê venegerin. Min şû dixafin hûnê? Ez ji mêrkujiyê ditirsim. Bi awayekî rasterast îro ef û ştera hat roja duyemîn kurekî camêran tê digel te û hêzên ewlehiyê tên te digirin û tu nizanî berê te li ku ye. Derbiderên Dêra Zorê têne dabeşkirin sê beşan. Got beşek li kampa Holê dimîne û ew malbatê çekdarê Daişin. Beşek li kampa Erîşa dimînin û yê sêyem li nava bajarê Hesekê û Qamişlo jiyan dikin. Got hejmara wan ya texmînkirî nêzîkî 700,000 derbiderin. Bera Mihemed Elqadir ji Dêra Zorê ye. Li Hesekê niha mamostiyê dike. صار لنا هون من 2017 Ji 2017 ve derfetên vegerê nehatine afrandin ku heya niha aramî li Dêra Zorê û gundewarê tune bûye. Ji ber hebûna rejîmê û şaneyên Daişê an tolên êlan ku herêm pê naskirî ye. Hebûna me li Hesekê ji aliyê aborî ve baş e, her wiha derfetên kar jî hene. امورنا جيده الحمد لله. Dêra Zorê yek ji deverên herî nakok e li ser asta şerê navxweyî li Sûriyê. Nixasim got piraniya malbatê çekdarên Daişê yên Sûrî ji wê herêmê ne. Her wiha hebûna milîsên mezhebî yên girêdayî Îranê û aktîvbûna şaneyên Daişê yên razayî li wê herêmê. Her wisa hin sedemên din di encam de vegera bi ewle ya nêzîkî 700,000 derbiderên Dêra Zorê dihêle got nepêkan be. Zana Umer dengê Amerîka Hesekê. کار و کردەوەکانی مرۆڤ لەسەر ئەم گۆی زەویە بوونە تەمایی ڕووداوە گەورە ژینگەی یەکانی پەیوەندیان هەیە بە کەش و هەواوە. گەورەزانەکان ئاگاهی دەدەن لەسەر گۆڕانی کەش و هەوا. ئەم ئاگاهیدانەش پاش بڵاوبوونەوەی راپۆرتێکی نەتەوە یەکگرتووەکان بووە پلەی گەرما لەم نزیکەی 10 ساڵەی ڕابردوودا بە ئەندازەیەک بەرز بۆتەوە کە دەشێ پلە ئاساییەکانی گەرماش تێپەڕێنێت. ئەمەش ئەو دیاردەیە بووە کە ڕێبەران لە جیهاندا دەیانویست ڕێ لێ بگرن. زانایان ژینگەهê hojdariyê didin li ser guherîna lezgin ya jîngehê piştî belavbûna raportekaniya ya netewên êgirtî derbarey gazên bi ziyanên cîhanê. Li gor raporta roja duşembê ya netewên yekgirtî ewa astê metirsîdariyê bi rengê sor diyar kirî dibêjit germahiya erdê li dema 10 salan hin bilind bûye. Waheye li astê wê germahiyê zêdetir bit ewa rêberên cîhanê karî bo rawestana wê dikin. Raporta desteya hikûmetê ya li ser guherîna jîngehê nasyar bi IPCC dibêjitin bi aşkira guherîna jîngehê ji kirdarên mirovan e û çi guman divê danîne. Ku pêşbîniyeka durist derbarey germahiyê li seda 21 didin ku dawîtirîn raporta wan li sala 2013 hatibû belavkirin. Kober cêgira serokê IPCC dibêjit kirdarên mirova astê germahiyê zêde kiriye. Me ji berî 10 salan dizanî erd germ dibît. Lê ev raporta dimahiyê dibêjîte me, guherînên jîngehê yên dawiyê lez û berbalav in û heta ji berî 100 salan çêbûye. Bû nimûne rapor dibêjît 40 salên borî germtirîn sal bûn. Kirdarên mirovan egerê guhartina jîngehê ye û dibine egera pêlên germatiyê û baranên qayîm û hişkatiyê.
خانم بێرێت هۆشداری دا کو ئەگەر بە ئاوایەکی لەزگین و بەرفرە ئاستێ گازên bi ziyan neête kêmkirin armanca kêmkirina pila germê bi 1.5 pile naête bicihkirin. Hemû sînaryoyên pêşerojê li gor qebara belavbûna karbûnê dimînit ku di rêkeftina Parîsê ya jîngehê li sala 2015 hatibûne diyarkirin. Rêberên cîhanê rêkeftibûn li ser kêmkirina germahiyê bi 1.5 pile. Rapor dibêjit germahiya jîngehê dê ji 1.5 pile li salên 2003 da bilindtir bit ku bi 10 salan zûtir e ji pêşbîniya desteya IPCC ewa raporta sala 2018 da hatî. راپورتا دماهیه بحثی پاشمایên germatiya belavbûna gaza karbûnê nakir yan paşeroja jîngehê dê çend cuda bin dehan salên bihên. Lê rapor behsa karîgeriya li ser erd û deryayê dikir. Bu nimûne li Bakurê Emerîka em keftîne ber bandoreka keşûhewayekê neasayî. Raport ewa ji 3000 laperan pêk dit û bûçûna 234 zanayên têdaya dibêjit, guherîna jîngehê bilimbûna astê deryayê zêde dikit û befer kêm dibit û pêlên germê û bahûzê peyda dibin. Babkop ku yek ji bejdarbûyên nivîsîna raportê dibêjitin astê ava deryayê wê 15 heta 30 santimetran bilind bibit. Sea level change through the middle of this century. Astê ava deryayê li nêzîkî salên 2005yan dihête guhertin. Ji ber ku germatiya erdê bi lez bilind dibe. Em bawer dikin ji 15 heta 30 santimetran bilind dibe û di her 100 salan da 10 beramber bilindtir dibe. Fêtir ji 100 welatan sûzên nefermiyê dan bû gehiştin bi armanca sıfır ya belavbûna karbûnê heta naverasta çerxê 21 ewa ji kirdarên mirovan peyda dibet. û ev dê bite beşeka sereke ya danûstandinê jîngehê ya peyzavê salê li Scotland. به فرمان جگیر سرکوزیر هریما کردستان عراق هزین اسایش سلیمانی لخالین سینورین پرویز خان و باشماخ هاتن دانین جبور گرتنا لقاچاقچیتی راپورتا پیمنیر مل گرمیان آگاهین بهترانه. بە بڕیاری جێگری سەرۆکی حکوومەت و بە بیانووی ڕێگریکردن لە قاچاقچێتی هێزێکی سەر بە ئۆپەراسیۆنەکانی ئاسایشی سلێمانی لە دەواازەی نێودەوڵەتی پەروێزخان بڵاویان پێکرا. لەگەڵ گەیشتنیان بە دەواازەکە هێزەکە بڵاو بوونەوە و دابەش کران. بەرپرسەکانیشان لەگەڵ سەرپەرشتیارانی دەواازەکەدا کۆبوونەوە. ئەم هێزە بە بڕیارێکی جێگری سەرۆکی حکوومەت هاتوون بۆ ئەملا. ئەرکی ئەم هێزە هاتووە زیاتر چاودێریکردنی ڕێکارە گومرکەکان و ئیشوکارەکانی گومرکە ناو دەواازە بۆی کە ئەتڵاعیان بێتیان ئاگادار بن کە بە ڕێگایەکی قانونی و ڕێگای ئەو ڕێنمای گومرکان جێبەجێ ئەکرێ و ئەو بارانە کە دەرەچن لە دەواازەکە. ناردنی هێز بۆ دەواازە سنووریەکان هاوکاتە لەگەڵ کێشەنێوخۆیەکانی یەکێتی کە باس لە قاچاقچێتی و بەکارێنانی ئەو دەواازانە دەکرێت بۆ بەرژەوەندی شەخصی. ناردنی هێز بۆ دەواازەکان لە کاتێکدایە دۆخی دەواازەکان خراپە. زۆرێک لە بار هەڵگرەکان دەواازەکانی هەرێمیان جێهێشتووە و ڕوویان لە دەواازەکانی تری عراق کردووە بە بیانووی ئەوەی کۆمپانیەکان بە ناوی جیاجاوە پارەی زۆریان لێوەردەگرن. بڕێ پارەمان لێ سنرێ ها لەو کابینەیە لە ئاوەتانی وەرەخەکەم پێەیە نمونە 200,000 سنرێ کەس نازانێ یانی تایسە لە هێزا لێمە نازانین بۆ کۆمپانیایە نازانم ینی ئەو بڕێ پارەمان لێ سنرێ لەو کۆمپانیایە لە ئیشەکانمان مبەریدەیە من بارم کردە یەک بەردەیدا نەگردە 50,000 فاسی لێم سندێ بۆ گومرگ گرانە ئەم کۆمپانیە لە جارەکان هەر خوێنت ڕای کێشەیە یعنی گومرەکە باە 700,000 مەسەرەن 300,000 500,000 بەس کۆمپانیە زیێنێ سێ و بارەکەی هەر یەک سێوە ئەم سوورە ئەم زەردا دوو فاست لێ سێنێ هەر یەک سێوە بەس ئەم سوورە ئەم زەردا ئەوە معقول نییە هەر سێوە تەعاالەمیش لە بۆنەیەوە بارەکان نەقل خوارەوە بوو. هێزەکەی ئۆپەراسیۆن لە دەواازەی پەروێزخان جێگیر کران بەڵام هێشتا بەرچاوڕوونی نییە ئەم هێزە تاکەی دەمێننەوە و
تا چەند جدین لە بەرگرتن بە دیاردەی قاچاقچێتی. واللهی سەخت و زەمەنی دیار نەکرا، بەڵام ئێمە ئەوەی کە دەواازەکە بۆ پێیانەوە ئێمە هاوکاریانە بین لەگەڵیانە بین بۆ ئەو بەرنامە و ئیشێک کە هاتوونە، ئێمەش خۆمان حەزەکەین ئەمانە کە هاتوون، چونکە ئەمە جهێتێکی جێبەجەکاری ئەمە فەرمانێکە لەسەر و بۆمان هاتووە جێبەجێگارن بۆ ئەوەیش ئەو دەنگ و ئەو قسانە کە لەسەر دەواازەی نێدەوڵەتی پەروەردەخانە بڕوێتەوە نەمێنێت. ململانەی کۆمپانیا حیزبیەکان لەسەر دەواازەکان و کاریگەری ململانیە سیاسیەکان لەسەری دۆخی دەواازەکانی هێندە خراپ و شڵەژاو کردووە. ئاساییکردنەوەی دۆخەکە پێناچێت هەروە ئاسان بێت. دڵشادەنوارە، دەنگی ئەمریکا، پەروەردەخان. بۆ یەکەم جارە لە شاری مووسڵ لە باکووری عێراق چێشخانەیەک بکرێتەوە و خواردن بە خۆڕایی بێت. لەو چێشخانەیەدا نانی بەیانی، نانی نیوەڕوان دەدرێ بە هەژار و نەدارەکان و هەروەها ئەوانەش کە ئاستی داهاتیان نزمە. نانê sibê bê beramber û nanê nîvr û bê beramber di evê xaringehê da pare ji berîka kesê nahêne derkirin. Her kesekê bixotin tinê dê destên xweşotin û bêjît rehmeta Xwedê li dey babet hewe bît. Bû yekem care li Mosilê û li Iraqê xaringeheka wesa dihêt ev vekirin ji bo xizmetkirina xelkî û kasibkar û kêmderametan. Rojane li evê xaringehê danê sibê pitirî 105 kes lê dixon û danê nîvro zêdetirî 305 kes lê dixon. Lewma her demê te qesta evê xaringehê kir, bi tinê dê kirêkar û xelkê kêmderamet û kasibkaran lê bînî. ev xwaringeha projeka xêrxwaziya li Mosulê kevin hatiye vekirin harîkariya bo xelkê, taybet bo xelkê hejar. Piraniya vê taxê kirêkar û hejarin, bi rastî ev e xêreka mezin e. Piştî Daişê 80 sedê ji xelkê bêkarin û xaniyên wan kavil bûyne û tombêlên wan yên sotîn. Niha kar bi yekcarî rawestaye, hezar rehmet li wan kesabit ew ên bi vî karî radibin. Ew kesên ev proje vekirî wesa dibêjin ku ew dîrin ji çalakiyên siyasî û rakeşana xelkî ji bo layê xwe. Ewan di rêya Xwedê da ev proje danaye û da ku xelkê hejar û kêmderamet sodekê lê bînin. هذا المشروع هو مشروع ev projeka ku xwarinê bo hezaran berhev dikin. Em harîkariyê ji xwêrxwazan werdigirîn û em bi çi aliyeka hikûmî yan siyasî ve negirê dayne. Gelek qerebalixî duriz dibin ji ber ku ev devere wêran bûye. Lewma xelek hejar û bêdesthilat e. Her kesek qesta me bikit xêr û bereket e û em alîkariya wî dikin û em rêzê li her kesekê digirîn û wê qesta me bikit em xwarina spêde û nîvr û bo berhev dikin. Heta nûke du tayên evê xaringehê li Mosila kevin hatîne vekirin û rojane xelkekê êkcar zor qesta evan xaringehat ketin. Ji ber ku dahatê wan yê rojane gelek yê kêm e û têra wê çendê naketin xarinê bixwe bikirîtin û di heman demda pêdawîstiyên rojaneyên malbatên xwe dabîn biketin. Kawa Umer Dengê Emerîka, Mosul. بنرن هێژا بە vê raportêm digin dawiya Kurd Connection'a îro bêhîvîna sistêma pêşkêşkirî bi dilê we bû. تا ڕۆژی هەینی و پێگەیشتێکی تر لەگەڵ کورد کۆنێکشندا هەر لە خۆشیە جێتان بێڵین.